بسم الله وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. وشبيستكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە خوای پەروەردگار ڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆی دابارێنە بەسەرماندا. خوای پەروەردگار بەزەیی بێتەوە پیاماندا. خوای پەروەردگار لێمان خۆش بێت. خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکات. خوای پەروەردگار ڕووسووری دنیا و دوا ڕۆژمان بکات. ئامین بڕەحمەتیکە یا ئەرحەم الراحمین. خۆشەویستەکانم، لە یەک لە ڕۆژەکاندا ئەبوبەکری سیدیق عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەیەکەوە وتوێژیان دەکرد. لە ناکاو وتوێژەکە گۆڕا بۆ زویربوونی عومەری کوڕی خەتاب بە هۆکاری ئەوەی کە ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی بەرامبەر عومەری کوڕی خەتاب ئەنجامدا. دوای ئەوەی کە ئەبوبەکری سیدیق داوای لێبوردنی لێ دەکات، بەڵام لەم کاتەدا عومەری کوڕی خەتاب تووڕەیە، شەیتانیش بۆ دەرفەتێک دەگەڕێ بۆی کە دژی نێوان باوەڕداران فراوان بکات. لەبەر ئەوە داوای لێبوردنەکەی لێ قبوڵ نەکرد. ئەبوبەکری سیدیق تا بوار هەبوو داوای لێبوردنی لێ کرد، تا و ساتەی کە عومەری کوڕی خەتاب ڕۆشتە ژوورەوەتر بە نائومێدی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەرەو مزگەوت ڕۆژ بۆ خزمەتی پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسسەلام بە ئومێدی ئەوەی کە کێشەکەیان بۆ چارەسەر بکات. سێرکەن خۆشەویستەکانم، پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسسەلام لەگەڵ ئەوەی ئەم ئەبوبەکری سیدیقە دەبینێ کە خۆشەویستی خۆیەتی، ئەو کەسانەی کە خۆشەویستی یەکترین، ئەگەر لە دڵیاندا ناڕەحەتیەک هەبێت، خۆشەویستەکانیان لەسەر ڕوومەتیان هەستی پێ دەکەن بەبێ ئەوەی هیچی وەواز بکات. پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسسەلام هەستی بە ناڕەحەتی ئەبوبەکر کرد. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆی دەگەرێتەوە دەفەرمێ، دوای ئەوەی کە ڕۆژمە ماڵەوە دڵی خۆم داوتم باشە ئەبوبەکری سیدیق کە دوای پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسسەلام گەورەترین کەسی ئەم ئوممەتەیە، هەڵەیەکی بچووکی بەرامبەر کردووم، چەندین جار داوای لێبوردنی لێم کردووە، باشە بۆچی من داوای لێبوردنەکەم قبوڵ نەکرد؟ چۆن شتی وا دەبێت؟ ئەفەرمێ ئینجا هاتمە دەرەوە و گەڕام بە شوێن ئەبوبەکری سیدیقدا. چەند شوێنێک ڕۆشتم، ماڵەوە ڕۆشتم، فەرموویان ئەبوبەکر چۆتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم لە مزگەوت. عومەری کوڕی خەتاب دەفەرمێ لەگەڵ چوونە ژوورەوەم دەبینم ئیمامی ئەبوبەکر بە دانیشتنانەوە جلوبەرگەکانی پێغەمبەری ئازیز وەکو تەکلیف ڕادەکێشێت. پێغەمبەری ئازیزیش هەستاوەتە سەر پێ و بە تووڕەییەوە دەفەرمێ كذبني الناس وصدقني أبو بكر وآذاني الناس وصدقني أبو بكر وآذاني الناس ونصرني أبو بكر. لەسەردەمانێکدا خەڵک منیان بە درۆ دەخستەوە، ئەبوو بەکر منی سەرخست، پاڵپشتی من بوو، منی بەڕازگۆ زانی، سەردەمانێک خەڵک ئازاری منیان دەدا، ئەبوو بەکر پاڵپشت و سەرخەرێکی من بوو. لەم لاشەوە فەرمێ ئەبوبەکری سیدیق جلوبەرەکانی پێغەمبەری ئازیزی ڕادەکێشا و دەیفەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم، عومەر هۆکاری کێشەکە نییە، من تاوانبارم، من ستەمکارم، عومەر ستەم لێکراوە، ئەو هیچ تاوانێکی نییە، من ئەوم تووڕە کردووە. ئەفەرمێ بەم شێوازە پێغەمبەری ئازیز لەگەڵ هەڵڕژاندنی فرمێسکەکانیدا بەردەوامی دەدا بە بیرهێنانەوەی فەزڵ و گەورەی ئەبوبەکر لەم ئیسلامەدا. ئالۆ کاتەدا عومەری کوڕی خەتابیش لە بەردەم خۆیەوە دەفەرمێ غەفەر الله لەکە یا ئەبا بەکر، خوای پەروەردگار لێت خۆش بێ ئەی ئەبوبەکر. خۆشەویستەکانم، با ئێمە لەم سەردەمەدا ورد ببینەوە چەندە پێویستمان بە دڵە پاکەکانە، دڵانێک هاوشێوەی دڵەکانی ئەبوبەکر و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئەبوبەکر کاتێک کە هەستی کرد
ستەمێکی لە عومەری کوڕی خەتاب کردووە داوای لێبوردنی لێ کرد لەم لاشەوە. عومەری کوڕی خەتاب کاتێکە هەستی بەوە کرد کەمتەر خەم بووە لە ئاس قبوڵکردنی داوای لێبوردنەکەی ئەبوبەکری سیدیق و داواکە پێچەوانە دەکاتەوە، کەسی تاوانبار ئەبوبەکرە، بەڵام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەنگاو بە هەنگاو بۆ خۆی دەچێت بە دوای ئەبوبەکری سیدیقدا و نەک هەر داوای لێبوردنەکەی وەردەگرێت بەڵکو دوعای خێریشی بۆ دەکات. خۆشەویستەکانم، جێگای خۆیەتی لە ئێستادا بپرسین هەموو کوفری عالەمی بە هەموو چونکە جیاوازەکانیانەوە لە گاور و جوولەکەکان، لە ئاگرپەرستەکان، لە شیوعیەت هەتا دوایی بەم هەموو جیاوازی کە هەیەیانە هەموویان یەکدەنگن بۆ لێدانی ئەهلی ئیسلام و ئومەتی ئیسلامی. هەر لەبەر ئەوەیە ئەمڕۆ لەسەر ئەم زەویەدا بستە زەویەک نادۆزیتەوە ئەگەر موسڵمانێکی تێدا بێ ئیلا دووچاری ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی دەبێتەوە بە دەستی دوژمنانی ئیسلام. ئەوان بۆ لێدانی ئومەتی ئیسلامی یەکدەنگن. چی خۆیەتی ئێمە هەڵوێستە بکەین. ئێمە بەم هەموو کۆلکە هاوبەشەوە بۆچی بەم شێوازە پەیوەندی نێوان موسڵمانان، برایەتی و هاوکاری و تەبایی و بەیەکەوە بوون لە نێوان ئێمەدا فرامۆش کراوە؟ بۆ ئەم درزە گەورە لە نێوان موسڵمانان دروست کراوە؟ بۆ ئێمە نەبینە هۆکارێک لە هۆکارەکان بۆ ئەوەی ئەو کێشە بچووکانەی کە هەیە کە ئەسڵەن هەرشیاوی باسکردن نین ببینە هۆکارێک لە هۆکارەکان بۆ نەهێشتنی ئەو درزە، بۆ نەهێشتنی ئەو دووری موسڵمان لە یەکتری، بۆ نەهێشتنی ئەو خوێندن لەسەر یەکتری، غەیبەت و غەیبەتکردنی موسڵمانان، قسەوتن بە موسڵمانان، پاشم لە باسکردنی موسڵمانان. گرنگە خۆشەویستەکانم، بەڕاستی شتێکی زۆر سەرسوڕهێنەرە چۆن دەبێت موسڵمان لەسەر موسڵمان قسە بکات، چۆن دەبێت موسڵمان ئەیبوعاری برا موسڵمانەکەی دەربخات، چۆن دەبێت موسڵمانان تیرەکانمان ئاڕاستەی یەکتری بکەین. باشە ئێمە بۆچی بیر نەکەینەوە لەوەی کە ئەو هەموو وزەیەی کە لە دژایەتی یەکتریدا سەرفی دەکەین بۆ ئەم وزە کۆن نەکەینەوە، نەیکەینە یەکدەنگ بۆی کە خزمەتی ئیسلامەکەمانی پێ بکەین. خۆشەویستەکانم، بۆی کە خزمەتی داوە و بانگەوازەکەی پێ بکەین، زیاتر بیکەینە هۆکارێک بۆی کە موسڵمانان دڵیان بە یەکدەنگی یەکڕەنگی ئێمە خۆش بێت. ئازیزەکانم، جارێکیان پرسیار لە پێغەمبەری خۆشەویست کرا صلی الله علیه وسلم: ئەی الناسی ئەفضل، کێ چاکترینی مرۆڤەکانە؟